هاوین هەوارەکانی نێوگەلی عەلی بەگم دیارە ئەو هاوین هەوارە پێی دەگوترێ هاوین هەواری خانێک کە پرۆژەیەکی گەشتیاریە لەلایەن کەتی تایبەتەوە لێرە چەند کەبرێکی گەشتیاری لێ دروستکرا بەڵام لەگەڵ هاتنی وەرزی هاوین لەم شوێنە گەشتیاریە پرسی کەمبوونەوەی ئاو گرفتی بۆ ئەوان دروست کردووە لێرە دلزار سرێشمەی خاوەنی پرۆژەکە میوانی منە بێت کاک دلزار سڵاوت لێ بێت دەبینرێ ئەو هاوینە هەوارە چۆلە هۆکارەکەی چی ئەگەر بە درستی بۆم باس پێشی بەخێراتنی بەڕێزان دەکەین وەڵای هۆکارەکە ئەوەی ئاوی دانیە هەر گەشتارێک لە خوار و عراق دێتە گەشتاری خانێ و گەشتاری هاوڕا کە زانانیشی ئاوی دانیە وەڵا لە سەرچاوەکەی لە خەلیفانەیە خەلیفان هەموو ئاوەکان گرتیتەوە بە سپیندار و برنج و ئەو شتانە لێ ناگەن ئاوەکە بێتە خوارێ چەند جار تەلەفۆنی نۆ کاک مەغدی دوو کاک هەڵکەوت کرد کاکە هەر ئاوەکەمان لۆ بەردنەوە ئەمەش گەشت پارەمان سەرف کردیە لێرە وەڵا هیچ وەلامیان نییە هەستا ئێستا وەلامیان نەبووە دەرێ ئینشاڵڵا سبەی تەلەفۆن لۆکەینەوە دەی باش سەر چاوم وەلامە ئێستا گەرمایە و دەبێت گەشتیارێکی زۆر لەم شوێنە باە ئێستا ئەوەی دێ چۆن ئانی چ دەڵێ چ دەکە دەمێنێتەوە نامێنێتەوە وەڵی خەڵک دێ لەسەر ئەو جسری دەماشە دەکەت وەڕا زەڕوات دەرم کاکە وەرە دانیشتە دەوێت ئاوی نێوەچ دانیشتم دەستە خوارێشە لا لێرەکە زاناش جێکەمان خۆشە تقریبان 8 دەفتەرمان لەو لای سەرف کرد لەو لاش 4 دەفتەر بەس مەسروف لە ئەوە سارانە 5 میلیۆنی سەرفەکەی هەتا ئێستا خۆمانەی نایدەوەی مەسروفی ئەوەی کردین هەوساران جا داوای لەبەر پرسانی ئیداری سۆرانە حیلاجێکمان لێ بکەن ئاوەکەمان لۆبینیان حیلاجێکمان لێ بکەن کاکە ڕێزی هاوکاری کامێڕەمانم دیمەنی ئەو شوێنەتان بۆ پیشانەدا کە لە نێوگەلی عەلی بەگە پرۆژەی گەشتیاری خانێک کە چەند کەپرێک لە خۆ دەگرێت پێشتر گەشتیارێکی زۆر ڕووی تێ کرد بەڵام ئێستا ئەو دیمەنانەی دەبینن ڕێک ئەو دیمەنانن کە لە وەرزی زستانی ئەم ساڵ لافایەکی زۆر لە نێوگەلی عەلی بەگ بوونی هەبوو کە بەم جۆرە دوای لافاوەکە دیمەنەکان دەرەکەوتن ئێستا هەمان ئەو دیمەنانن کە ئێستا لە پرۆژەی گەشتیاری خانێ هەن کە دلزار سرێشمەی خاوەنی پرۆژەکەیە وەک خۆی گوتی چەندین جار داوامان لەلایەنی پەیوەندیدار کردووە کە ئەم بابەتەمان بۆ چارەسەر بکەن کە دوو پرۆژەن نزیکەی 12 دەفتەر دۆلاریان لێ سەرف کردووە بە گوتەی خۆیان لە ئێستادا هیچ گەشتیارێک لەم شوێنە دانانیشێت ئەوەی دێ دەبینێت دیمەنەکان کە بەم جۆرەیە گەشتیار دێ لە باشوور ناوەڕاستی عێراق بۆ ئەوەی شوێنێکی سەرنجڕاکێش و دڵگیر ببینێت بەڵام کەەوەی دەبینێت ڕێک وەک خۆی گوتی دەگەڕێتەوە دەستە شوێنەکانی تر بۆیە ئەوان داوا لەلایەن پەیوەندیدار دەکەن کە ئەم بابەتە چارەسەر بکەن لەبارەی کەمی ئاو لە ئیدارەی سربەخۆی سۆران دەمێ ئاماژە بۆ بکەم هەر لەگەڵ هاتنی وەرزی هاوین کێشەی کەم ئاوی دروست دەبێت هەم لە سەنتەری شار هەم لە گوندەکان بۆیە خەڵک لە ئێستادا لا چەند شوێنێکی ئیدارەی سربەخۆی سۆران بەدەست کەمی بێ ئاوی دەناڵێنن و بەڕێوەبەرایەتی فەرمانگەی ئاوی سۆرانش لە ڕێگای تانکەرەوە ئاویان بۆ دابین کردووە ئەو دیمەنانەی کە ئەمڕۆ لێرە لە نێوگەلی عەلی بەگ بۆتانم گواستەوە یەکێک لەو پرۆژانەیە کە پرۆژەی گەشتیاری خانەیە کە سەرچاوی ئاوەکەی لە خەلیفانەوە دێت بەڵام خاوەنی پرۆژەکە باسیلەوە کرد لەوێ بەهۆی ئەوەی کە دارسپیندار هەن لەوێ خەڵکەکە ئەو بەشە ئاوەی کە پێشتر بۆ ئێرە دەهات ئاوکەیان بە تەواوەتی گرتووەتەوە بۆیە ئەوان زیانێکی زۆریان کردووە ئەم ساڵ لێرە لەم پرۆژە گەشتیاریە.